حقيقة مجلس تعاون القبائل العربية يعمل منذ أكثر من سنتين ونصف. ئێمە لە ئەنجومەنی هۆزە عەرەبیەکان ماوەی زیاتر لە ساڵ و نیوەکە لە پەیوەندیدان لەگەڵ هۆزە عەرەبیەکانی نیشتیمانی عەرەبی بە ئامانجی دروستکردنی سەرەتایەکی نوێ لەگەڵ ژینگەی عەرەبی و هۆزە عەرەبیەکاندا بە مەبەستی داڕشتنی دەستپێکێکی نوێ بۆ پەیوەندیەکانمان و بەرەو پێشبردننی واقعی ئێستا. ئێمە هیچ باوەڕمان بە تایەفەگەری و مەسەبگەری و نەتەوەپەرستی نییە. ئێمە هەمومان عێراقین و یەکگرتوین. بالطائفية لا نؤمن بالعرقية أو القومية، بل نؤمن بالعراق الواحد الموحد. هاتوما بيان بڵێم کە کورد هەردەم نیەتی پاک بۆ لەگەرتان و ئینشاء الله هەر بە برایەتیش دەژین لە قەدیم و زەمانەوە لە باو باپیرانوانەوە لۆمان بەجیمایە کە ئەمە لەگەر عەرەب پێکەوە ژیاینا و لە ئێزال ئێستا دەسەلمێنم کەوە گەڕەکی عەرەب لە هەولێر هەیە بە ناوی گەڕەکی عەرەب و مەسیحی تێدایە، تورکمانی تێدایە، هەولێر و نەک هەولێر کوردستان بەعام بەشدار بووینە لە زۆری کۆنگرەی عەرەبیەکان لوتکە عەرەبیەکان کە بەسترایە و هیوادارم ئەو علاقەتە بەردەوام بی زیاتر لەبەرەوەی ئەمە هەردەم پێویستمان بەیەکە وەکو کە یعنی قەومیە کە دەژین ئەمە هەمومان مسلمانین پێکەوە جیرانین ئیستیفادەی لێکدی دەکەین بە تاکید یعنی بەشەر هیچ شتێک ئەنجام نایە هەر بە ئاشتی و تەبایی و برایەتی پێکەوە ژیان ئەمە ئیستیفادە دەکەین و گەلەکەشمان سەرکەوتوو دەبی.